دوای 13 ڕۆژ لە لافاوەکەی چەمچەماڵ و سنووری گەرمیان دوجار ئەمڕۆ ئەو هاوکاریانەی کە بۆ زیان لێکەوتوان کۆکرابەوە دەست بە دابەشکردنی کرا. کۆی ئەو هاوکاریانەی کۆکراونەتەوە 16 میلیارد دیناری تێپەڕاندووە. بڕی هاوکاریەکان بە پێی زیانەکان جیاوازە. زەرەر و زیانی هەر ماڵێک لەگەڵ ئەوی تر جیاوازە. کەلوپەلی ناوماڵی هەر ماڵێک لەگەڵ ئەوی تر جیاوازە. بۆیە قەرەبووکردنەوە ئەمە ناوی نانی قەرەبووکرد، ناوی هاوکاری بۆ زەرەر و زیانەکان. بۆیە هاوکاری بۆ زەرەر و زیانەکان بە دڵنیای جیاوازە. دابەشکردنی هاوکاریەکان لە 2 ڕۆژدا دەبێت و ڕۆژی یەکەم بۆ ناو شاری چەمچەماڵە 639 خێزان بە 861 میلیۆن و 345 هزار دینار هاوکاری دەکرێت. ڕۆژی دووەم 445 خێزانی شۆڕش بە 772 میلیۆن و 377 هزار دینار هاوکاری دەکرێت. هەروەها 210 خێزانی تەکیە بە 248 میلیۆن و 220 هزار دینار و هەروەها 8 خێزانی ئاقجەلەر بە 6 میلیۆن و 300 هزار دینار هاوکاری دەکرێت. ئەمە تەنها بۆ دابنکردنی کەلوپەل و چاکردنەوەی خانووەکانیانە. 1302 ماڵ تۆمارکراوە لە سیستمەکەی ئێمە و هەندێک سکاڵاشمان هەیە و سکاڵانەش وەرەگرین پیاچوونەوەیکی پیاکەین بزانین ئەگەر مستحق بوون ئەوە لیژنە بەڕێزەکە بڕایی لەسەرەیات. هاوکاریەکە سەرەتا بۆ دابنکردنی پێداوی سەرەکیەکانی نێوماڵ دەبێت. دواتر تایبەتە بە ئۆتۆمبیل و دوکان و شوێنە بازرگانیەکان. بەپێی زانێرەکانی ڤار کەمترین بڕی پارە کە وەکو قەرەبوو دەدرێتە هاونیشتیمانیانی زیان لێکەوتووی لافاوەکە 400 هزار دینارە و زۆرترین بڕی هاوکاریش 4 میلیۆن و 900 هزار دینارە. بڕیاری شاوی لە پارەکە بمێنێتەوە بکرێتە پرۆژەیەکی گشتی بۆ خەڵکی چەمچەماڵ کە هەموو کەسێک بەبێ جیاوازی سوودی لێ ببینێت.